زین هەوکردنی جگەر جۆرەکانی ڕەنگە لە 4-5 جۆر زیاتریش تێپەڕێت بەڵام ئەوەی کە من گرنگە بەلامەوە سێ جۆری یەکەمیەتی کە بریتێ لە AUBC و بیریشمان نەچێت زۆر جار هۆکارەکانی گواستنەوەی ڤایرۆسی هەوکردنی جگەر ڕەنگە چوونە لای پزیشک بێ و بە تایبەتیش پزیشکیدان بۆی ئەمڕۆ لەگەڵێکێ لە پزیشکە دیارەکانی شاری سلێمانی کە پزیشکیدانە باسی ئەوتان بۆ بکەین کە چۆن ئەم نەخۆشیە لای پزیشکیدانە گوێزرێتەوە بەڵام چی بکەین بۆ ئەوەی کە ئێمە بە دوور بین لەم جۆرە گواستنەوەیە دواتریش وردەکاری و نیشانەکانیتان بۆ باسەکەین لەگەڵمان بن. سپاس دکتۆرە باسێمان بۆ بکەم کاتێک ئێوە پزیشکی پسپۆڕی دانی خێزان نەخۆشێک گەتەلاتان و وەکو هەموو پزیشکێکی دانی دیکە ئەو ڕێگا پێویستانە چێکە گرنە بەرەوەکو خۆپارێزی بۆی کە هەم خۆتان هەم نەخۆشەکانش پارێزن لە توشبوون بە جۆرەکانی هەوکردنی ڤایرۆس مەبەستمە زیاتر ڤایرۆسی جگەر لە جۆری VVC. بەڵێ بەخێربێن ئەوەی کە باسەکرێ دەستخۆش پێشەشێکە زۆر باش واگەدار بوون ئەوەی کە باسەکرێت دەربارەی ڕۆڵی پزیشکانیدان لە گواستنەوەی ئەم نەخۆشیە لە ڕاستیە جگە لە کوردستان لە هیچ شوێنێکی دنیا بەم شێوەیە تەرکیز لەسەر دکتۆریدانی نییە. هەڵبەتە کارەکەی ئێمە ژۆک میدیاکارەوەی کە ئێمە باس دەکەین کە لەناو خەڵکا باوە لەناو خەڵکا ئاویسترێت. ئەوەی کە زۆر گرنگە لە کاری پزیشکیدانە ڕۆڵی گواستنەوەی جۆری بیوسیەکەیە کە جەنابە لە من باشترە زانی هەم لە ڕێگەی دەرراوەکانی لەشی وەک سپێرم وەک لیکەوە دەگوازرێتەوە و هەم لە ڕێگەی خوێنەوە دەگوازرێتەوە جا چ جای لە ڕێگەی خوێن گواستنەوە بێت یاخود لە ڕێگەی هەر کارێکەوە بێت کە خوێنی تێدا بێت. لە کاری پزیشکیدانە هەموو کارەکان تقریباً لیکی تایە و هەندێک لە کارەکانیش خوێنی تێدایە هەندێک جۆری پاکردنەوە بەتایبەتی ئەگەر بووکە کە زۆر هەوی کرد بێ خوێنی تایە هەڵکێشانەکان بە شێشی گشتی خوێنی تێدایە. بەنسبەتی کارەکەی ئێمەوە ئەوەی کە تا ئێستا بیستراوەیە کاچی بۆ لای دکتۆریدان فەحسی ڤایرۆسی بۆەکە ئەگەر ڕاستگۆم لەگەڵ تا فەحسی ڤایرۆسی بۆ لای دکتۆریدان بەس لە کوردستان هەیە. بۆچی؟ لەبەرەوەی کە ئەمە کۆمەڵی گوردەکاری تریتیا هەیە کە پێویست ناکات تەلەڤیزۆن باس بکرێت داوانەیە زۆرێک کە بڵێن فەحسە بۆ یەکەم بۆی خۆم پارێزم. باشە چکە خەڵک لێ ئێوارەکە لە نەخۆشخانە بانیانەکان داواکەن لە کلینیکە ئێوارانەکان داوا ناکەن کە ئەو پشکنینە بکرێت لە ڕۆژانستێکەوە تۆ بەلاتەوە پێویست نییە کە ئەو پشکنینە بکرێت بەر لە دەستپێکردنی کارەکە نەک هەر لە بەیانیان داواکرێت بڕە لە کلینیکە ئێوارەکانیش داوایەکەن بەڵام لە ڕاستیە ئێمە لە ڕووی زانستیەوە ئەگەر من بۆت باس بکەم کە جەنابیش تەزای هەندێک لە بینەرەکانی شەزانم لە بەریتانیا خوێندومە لەسەر ڕێبەرەکانی ئەوان کارەکەم لە یەک شوێنی بەریتانیا باسی فەحسی ڤایرۆسی ناکرێت بۆ لەبەرەوەی کە ئێمە پێویستەکە هەموو نەخۆشێک وا مامەڵەی لەگەڵا بکەین کە تووشبووی هەوکردنی جگەری ڤایرۆسی تووشبووی ئەیدزە جا نەخۆشەکە هەیەتی یانیەتی گرنگ نییە بۆ لەبەر دوو هۆکار یەک تۆ ئەم فەحسی ڤایرۆساتەکە بە خەڵکێکی تێچوویشی مادی زیادەیە لەسەر خەڵک کە هەمومان زۆر باشە زانێ سوازی خەڵک لە چیایە. دوو هەموو پشکنینێک بە پێشکەوتوترین جیهازی دنیا لە پێشکەوتوترین سنتەری دنیا بکرێت لە سانە و 5 ڕاستە لە ساعت 5 هەڵەیە کەواتە ئەو نەخۆشی کە پشکنینی ڤایرۆسەکە پێدەڵێ ئەمە هەڵگریان تووشبووی ڤایرۆسەکە نییە ئەکرێت لە ساعت 5 هەڵەبێ هیچ کاتێکیش تۆ نازانی ئەو 5 نەخۆشە کام 5 نەخۆشەیە کە نەتیجەکەی غەڵەتە. باشە دکتۆر کەواتە تۆ پێم بڵێ ئەو ڕێگە خۆپارێزیانە چیە کە تۆ پزیشکەوەی گریتە بەر لە کاتی سەردانکردنی نەخۆشێکدا ئەو کارانە چیە کە تۆیکی لە ڕووی پاکژیە و لە ڕووی بەکارهێنانی هەندێک وردەکاری دیکەوە بۆمان باس بکە بۆی کە خەڵک دڵنیایەکی را دروست بێ کە بەڵێ ئەتوان سەردانی پزیشکیدانکردن هیچ گرفتێکیشیان توش نەبێت. ئێستا دۆخەکان گۆڕاوە لەبەرەوەی من هەردووکمانیەوە لە مەترونی بەپێرە کەسی لێنێ بۆیە دەمان بەکاردانی ئەسمان لە مەسەرەی کۆڤید-19 خەزان شتەکان گۆڕاوە بەڵام بەبێ بوونی کۆڤید-19 لە ڕاستیە پزیشکیدان لەگەڵ کۆمەڵێک ڤایرۆس و کۆمەڵێک مایکرۆئۆرگانیزما کارەکات کە بەڕاستی کۆڤید-19 لە چاو ئەوانە هەر هیچ نییە وەکو هێزی ڤایرۆسەکە وەکو هێزی توشکەری ڤایرۆسەکە. جا لە هێزی توشکەری ڤایرۆسەکە ئێمە هەردوو لامان هەیە هەم ئەگەری گواستنەوەی نەخۆشیەکە لە نەخۆشیەکەوە بۆ پزیشکەکە و هەم لە پزیشکەکەەوە بۆ نەخۆشێک و هەم لە نەخۆشێکەوە بۆ نەخۆشیشی تر. جالاوکردنی جگەری ڤایرۆسیە ئەوەی کە تەوەرەکەی جەنابتان ڕۆبۆی تەشریفت هێناوە ئێمە بۆمان گرنگە کە لە نەخۆشێک و نەیگوازینەوە بۆ نەخۆشێکی تر چۆن ئێستا کۆمەڵێک هەنگاوی کرداریتان بۆ باسەکەمە دەبێتان خۆش بێت. بۆ نمونە ئێمە لە شوێنەکەمانە ئەم شوێنانە هەمووی ڕۆژانە بە دەرمانی دژە میکرۆب ڕێژێت کە ئاڵین دژە میکرۆب مەبەستمان لە ڤایرۆس و بەکتریا و کەڕوشە چونکە هەندێکیان دەکرێت بە جلەوە هەڵگیری هەندێکیان دەکرێت لە ڕێگەی دەم و لە ڕێگەی خوێنەوە بخواستێتەوە بۆ شوێنی دانیشتەکان پاکەکرێت و هەر بۆ نمونە
ئەگەر من باڵێن ئەمانەتان شان بەم لەبەرەوەی کە ئێستا ئەمە نمونەیەکە لەوەی کە تەواو بووە ئامادە کراوە بۆی کە بەکار بهێنرێ پێشتر بەکار هاتووە پێشتر بەکار هاتووە بەڵام پێشتر کە بەکار هاتووە چییە ئەکرێتە ناو شلەی پاکشکاریەوە جاسە شلەی پاکشکاریشتان نیشانەدەوە پاش تاقیم لەناو پاوچان پێڵەن پاوچ بۆی کە بیدران بیزانە جەناب تەیزانی ئەمانە چی ئێستا نیشانتانێن باش پێک دەستکێشە دەستکەمەکە قسە دەوێت لێرە ئێمە چیمان هەیە کۆمەڵێک هەڵگرمان هەیە ئەم هەڵگرانە چی تایە ئەوەی تایە کە پێڵەن شلەی پاکشکاری دەرمای تاقیمی تایە ئەتوانن دوجار هەر بە نزیکی وەریگرن ئەم شلە پاکشکاریانە بۆ چییە بۆ ئەوەیە کە ئامێرەکان پاش بەکارهێنان کە خوێنی تێ پێوەیە باشە ئەکرێتە ناویەوە خۆی وا دروستکراوە ئەمانە ماوەی چارەکێکە ئامێرەکان پاکشەکاتەوە بەڵام ئێمە لە سێ چارەکەتر داینانەی هەندێک جار 2 ساعت و 3 ساعتیش داینانەی بۆی کە دڵنیابینەوەی هەر شتێکی پێوەیە لە ناوی بەرێت چکە ئێمە وا مامەڵە لەگەڵ هەموو نەخۆشێکە ئاکەین کە هەڵگری هەوکردنی جگەری ڤایرۆسی هەڵگری ئەیدز بێت هەی بێت و نەیبێت دوێمە هیچ گرنگیەکی نییە لە هەردوو حاڵەتەکە وەکوێک مامەڵە لەگەڵ هاو نیشتیمانەکە و چارەخواسەکە ئاکەین یەکێک لەو شتانی کە هەمانە ئەمە پێڵێن دەسڵی تاقیمی ناو خەڵکە یان با بڵێن وای پێڵێن بە زمانی ئینگلیزی ئەمە هەمیشەکە هەڵە بچڕێ ڕۆژە بچڕینەکەی نووسین جگەلەوە ئەمەش کۆمەڵێک براندی هەیە کۆمەڵێک باش و ناباش و کواڵیتی بەرز و کواڵیتی نزمی ئەمە لە کواڵیتە سویسرەکان و لە کواڵیتی باشەکانە ئێمە ڕۆژانە چی ئەکرێت پێش ئەوەی کە نەخۆش دابنیشە لەسەر کورسێکە و پاش ئەوەی کە نەخۆشیش ئەڕواتەوە ئەم کورسێ بەمە پاکەکرێتەوە ئەمەش دیسانەوە لەسەری هێزی ئەوەی لەسەرە هێزەکەی لەسەرەکە ئەمە هێزەکەی چەندێکە بۆ لە ناوبردنی میکرۆبەکان بۆ نمونەی کە ئێستا بەدەستی منەوەیە هێزەکەی دێ یعنی لەدە دێ بە هێزترین جۆریانە طبعا ئەم جۆرانە ئەوەی ناخۆشەکە بۆنێکی ناخۆشیە لە کاتی بەکارهێنانە بەڵام ئەمە سەلامەتی نەخۆشەکانمان درێترا سەرجە بەشەکانی کورسێکە کە تۆی بینی بە دەستڕێک پاکەکرێتەوە جگەلەوە ئەمانی کە دەستی بەرئەکەوێت ئەمانی کە دەستی بەرئەکەوێت بەمە ئەسەدرێت ئێرە بەوە ئەسەدرێت ئەم دەستکانەش بەوە ئەسەدرێت ئەمە لە پاش هەموو نەخۆشێک ئەم کارە دووبارە ئاکرێتەوە باشە ئەمە بۆچی گرنگ بۆ کوپۆمە ماستەرنی بەرکەمە نازانین کێ سەلامەتە کێ نەخۆشە بەس بۆ من پرسیارێشتر تو پێم بڵێ چۆن چارەخوازێک تێبگەێنین کە ئەو شوێنەی کاری تیاکایە ئەو شوێنەی کاری بۆ تیاکرێت زۆر پاکتژ نییە سێکە یەکەم شت ئەوە کاری چەندکە پزیشکانی دارە کاری بەڕەوەلاتی گشتی تەندروستی سلێمانی بەشی ئینفێکشن کۆنتڕۆڵ واتە ئەوان ناتوان دڵنیابنەوە ئەو چارەخوازە ناتوانێت دڵنیابێتەوە لە پاکتژی شتێکی وازە ئەو خەڵکانە خەڵکی پەیوەندیدارن ئەوانە بێ مەسەڵ بۆ خەڵک بە چاوەڕۆی بەندەڕاستیە ئەوش خەڵک بتوانێت بەسەرێت کە پێتەڵێن کێ پاک و کێ کەمتر پاکە ئەوە بە دڵنیابێک دوو تۆ کە هەر ئەڕۆی تو شوێنەکە ئەبینیت و پاک و تەمیزێکە و بەعسێک شت هەیە کە ئیبینیت خۆت تی ئەگەرەوەی کە شوێنەکە پاکە یان پاک نییە شتێکی تر لەوانی کە زۆر گرنگە بۆتانی باس بکەم ئێمە بۆ نمونە ئەم پاڵچانەی کە ئێستا بڵێ بکە دوای دەست منەدا ساتۆن دەستی لێبم ئەمانە تەماشای کە چرچ بووە مانای ئەوەی لە ئۆتۆکلەی بابووە چونکە لە هەندێک شوێنە ئەمە بینیمانە هەر ئەیکەنە ناوی کە خەڵک وابزانە پاکراوەتەوە شتی واشمان هەیە باشە لە ئۆتۆکلێف جگەلەوەش ئەمەی سەرۆکە بۆ ئۆتۆکلێف بەکرێسەری کە خۆی نووسیوێتی کاتێک کە ئۆتۆکلێفرا ڕێنکێ بێ بە قاوەی ئەمە جگەلەوە ئێمە دەبڵ ئیندیکەیتەرمان هەیە ینی جگەلەوە ئێمە پاڵ پشتمان بەس نییە جگەلەوەش پاڵ پشتە بەستین بە ئیندیکەیتەرێکی تر کە بەجیاکرێتەوە فەرمەکەوی کە ئۆتۆکلێف بەکرێت دوژرەشتوان ئۆتۆکلێفەکان بینن جگەلەمانی کە باس کرا دکتۆر شتێکی تر هەیە کە ئێستا من بۆتان هێنم ئەمە گراوەی کلۆرهکسیدینە ئەمەشیان گراوەی پۆڤیدۆنە پۆڤیدین کە ئێوە زیاتر لە مەسەلەی برین پێچیا بەکارە پزیشکانی گشتی ئێمە ئێستا لەبەر کۆڤید-19 وەکو تێوەردرای ناودەمیش بەکارهێنین وەکو غەرغەرە بەکارهێنین خۆی لە ڕاستیە پۆڤیدۆن لە لیتریچار لە ناوزانستا باس دەکرێەوە بوو تێوەردرایش بەکاربێنرێت ئەمە ئێمە لە سەعاتەکە 1/20 ڕوونیەکەینەوە لە سەعات 0 لە سەعات 5 خەستەکەی کلۆرهکسیدینیش لە سەعات 0.20 لە سەعات 0 لە سەعات 20 ئەمە بۆچی بەکارهێنین ئەمە کلۆرهکسیدینەکە ئێستا بینی ڕەنگەکەی سوورە باشە کە ئێستا لەگەڵ کۆڤید-19 زیاتر پشت بە کلۆرهکسیدین کەمترە بەستین ئەمە 5 ساڵ پشت بە کلۆرهکسیدین نەبەستین پۆڤیدۆنەکە ئەوکو پێمکی ڕوون کراوەتەوە لە ساعت 5 ئەمە بۆچی بەکارهێنین هەموو چارەخوازێک تەمەنی لەسەر و 5 ساڵ خوا 5 ساڵ ناتوانێت دەمشۆر بەکاربێنێ هەموو چارەخوازێک تەمەنی لەسەر و 5 ساڵەوە بێ کە دانیشە لەسەر کورسێکە پێش ئەوەی تەماشایکین پێویستەکە بەلایکمان بۆمەوەی خولەکێک ئەم دەمشۆرە بەکاربێنێ بۆ
بۆی ئەگەر چارەخوازەکە هەڵگری هەر بارەوە من دەستکێش و ماسک و فەیس شیلدش بەکاران کە ساتوان فەیس شیلدەکەتان شاندەم جگە لە هەموو ئەمانە ئەگەر هەڵگری ڤایرۆسەکەش بێ ئەمە چالاکی بەکتریا و ڤایرۆسەکان لاوازەکان کەواتە ئەتوانین خاڵێکی زۆر سەرەتایی و ئاسان بۆ هەموو کەسەکان سەردانی پزیشکی دانەکات ئەوە بێت کە ئەگەر ئەم جۆرە ڕێوکەڵانە لە بەردەمیادانەنرا بوو ڕەنگە نیشانی پرسیارە نیشانی پرسیارە جگەرەوە ئێستا ئێمە لە شوێنەکەی خۆمان ناچیەکەین ئەگەر تەماشا ئێرە بکەن ئەمە شوێنی تفکردنەوەی ئێمە بەکار نایەن بۆچی لەبەرێ ئەم شوێنی تفکردنەوە خۆی لەخۆی ئەکرێ سەرچاوی گواستنەوەی نەخۆشی بێت بۆچی لەبەرەی کە تۆ لە کاتی تفکردنەوەیە کە تفەکەی تۆ ناو ئەم حوزە پرشە بۆ خەدەگەڕێتەوە بەس هەموو وەزانین کە هەموو کەس لە کاتی پاکردنەوەی دانی هەر جۆرە کارێکی دانا پێویستی بەوەیە کە زوو لیکی ناو دەکاتە دەرەوە ئێمە بە دووشی چارەسەرەکەین بە دووشت یەک لە کاتی کارکردنا پزیشکی دانسە زۆربەی زۆر پزیشکەکان نەکەون زۆربەی زۆر پزیشکەکان ئەسیستانتان یاری دەریان هەیە مەسەڵەن هەندێکیشمان ئێستا من دوانم هەیە یەکێکیان بەس لێرە کارەکە لەگەڵ یەکێکیان بەس لە دواوەشتی پاکاتە دەستمان چارەخوازەکە چیەکات چێکە دووشت یەکێکیان ئەسیستانتەکە یاری دەرەکە لەگەڵمانە دانیشتۆ لە کاتی کارەکەیە ئەو ئەسیستانتی کە لێرە دانیشتۆ بە هیچ شێوەیەک دەستی بەر ئامێرە پاکەکان ناکەوێت کە دەستی بەر ئامێرە پاکەکان نەکەوت ئەگەری گواستنەوەی نەخۆشی کەمەکەیتەوە ئەوەی کە لەوەیە کارەکات و ئامێرە پاکەکان هەیەتێ بە هیچ شێوەیەک دەستی بەر ئامێرە پیسەکان ناکەوێت کەواتەمە خۆی لەخۆی ئەگەری گواستنەوەی نەخۆشیەکان جارێکی تر کەمەکاتەوە لە کاتی کارکردنی شەومان هەیە کە پێڵێن سەکەریان مژە کامە چیەکە ئێستا هەر بۆ نمونە لەو پەرداخی کە دوای پرۆسیەکەمان فکرێکی نایەوە ئەو کاتە لێرەوە تۆ ناودنی نەخۆشەکات تفی پێ ئەمژێتەوە ئەمە یەک نەخۆشەکاتوان تفکاتۆ سەرەمە دوو تەمام لێبووان ئەم سۆندێژ بەرداوامە گۆڕێ سێ ئەگەر نەخۆشەکە هەر بۆ دڵی سوکناینەیە پەرداخی لەدە سوتوان تفکاتۆ پەرداخەکە بۆ دواتر فڕێ بەڵێ پەرداخەکە دیسپۆزەبڵە یەکجار بەکارە هەندێک کابرا ئەگەر تفەکەشی بگەڕێتەوە بەرخۆی بکەوێت وەکو تفی حەوزەکە نییە ئەگەری گواستنەوەی نەخۆشی بەکاترەکە ئەمە ڕێنماییکی جیهانی و وردەکاریە کە دەرچوو بێت ئەم جۆرە حەوزە بەکارهێنن یا ئێوە وەکو خۆتان چەند پزیشکێک بڕێتاناوە هەیە وردەکاری تا ئێستا لەو بابەتەیە ئەمەندە ورد نەبووەوە بەڵام من ماوەی 2 ساڵ خاتونێکی پزیشکاری کردو لەگەڵما کە لە ئەمریکا تەواوی کرد بوو لە ئەمریکاش 2 ساڵ کاری کرد بوو زۆربەی زۆری کورسەکانی کە ئێستا بۆ ئەمریکا دروستەکەن حەوزی تفکردنەوەی لەگەڵانیە بۆ لە ئەمریکا حەوزی تفکردنەوەی لەگەڵانیە یعنی ئەوان شتێک ئەزانن بۆ ئێوەکەن باش کەواتە تۆ لەگەڵ ئەوەیە کە پزیشکانی دان بە شێوەیەکی گشتیەوە خۆزەوەکارهێنن چێکە دکتۆراوە دەکرێتە سەرەوەی ئەو پزیشکە چەند یاریدەری پزیشکی هەیە ئەگەر تۆ لە 2 یاریدەر کەمترت هەبێ ئەم شتانی کە بۆت باسەکەم بۆ شوێن ناتوانین جێبەجێ ئێمە باسی پاکوژیەکەین لە پاکوژیە بەڵێ ئەبێت دوو پزیشکەکە دوو یاریدەری هەبێت دوو ئەسیستانتی هەبێت ئەسیستانتێکیان لێرە لە پاڵدەستیان کارەکە ئەسیستانتێکیان شتە پاکەکان هاتە دەستی کە بۆ شێوەیە کارت کرد سەکەرەکەت بەقوت بێ ئەوەی کە تفەکە ئەمژێتەوە بەهێز بێ ئەو پێسەری باشت هەبێ ئەو کاتە نەخۆشەکە پێویست ناکات بکاتەوە حەوزەکە دکتۆر ئەڵبرت دوای لەڕاستە چیە سپۆڕێکی هەر سوچگەر و باسی ئەومان بۆ کاکە نیشانەکانی ئەم نەخۆشیە بە گشتی چین و بە خۆشحاڵیشەوە هەواڵی زۆر خۆشی لایە کە چەندین نەخۆش تووشی و گرفتەر بوون و ئێستا حاڵیان زۆر زۆر باشە بەڵام تۆ پێم بڵێ وەکو کۆتا پرسیار گرنگترین ڕێنمایی بەڕێزت وەکو پزیشکی پسپۆڕی ددانی خێزان چییە بۆ چارەخوازان بۆ ئەوانەی کە هێنە لای بەڕێستان هەر پزیشکێکی تریدان بۆی ئەم دڵنیابن ئەم بژزانن کە ئایا خۆپارێزەکە بە تەواوی دەوێت جێبەجێکراوە یان گرنگترین شتکەوەیە سەرنج هاوڵاتیانی بۆ ڕاکێشم لەباتی هەموو پزیشکانی دان لەناو بوارە پزیشکەکانە بە شێوەیەکی گشتی دکتۆری دان لە هەر هەمویان سەلامەتترە چونکە هیچ پزیشکێکی دان لەلایەن سندیکای پزیشکانی ددانەوە مۆڵەتی پێ نادرێت کار بکە ئەگەر ئۆتۆکلێڤی نەبێت لە کاتێکە تقریبا هیچ پسپۆڕیەکی تری پزیشکی بەقەر پزیشکی دان ئۆتۆکلێڤیان نیە بەقەر پزیشکی دان شارەزای بەکارهێنانی ئۆتۆکلێڤیان نییە و لەگەڵەوەشە بەردەوام بەکارهێنن لەبەرەوە ئەگەر ئەتانیە بزانن لە نێوان پسپۆڕە جیاوازەکانی پزیشکیەکانیان لە هەمووی سەلامەترەوەکانیان لە هەمووی کەمتر ئەگەری گواستنەوەی هەوکردنی جگەری ڤایرۆسی هەیە پێتانڵم پزیشکانیدان لە هەمویان سەلامەترن پزیشکانیدان لە هەمویان کەمتر ئەگەری گواستنەوەی نەخۆشیەکان هەیە لەبەرەوەی کەوان لە خوێندکاری و فێرەکرێن کە چۆن ئەمریکان پاکشکەنەوە چۆن پاکژی پارێزن و هیچیشیان بێ ئۆتۆکلێڤ ناتوان کار بکەن کە ئێستا بە ئینسێرت ئۆتۆکلێڤ بەچێتە سەر شاشۆتوان بیبنم زان ئۆتۆکلێڤ چی و فڕنەیەەکە بۆ تاقیمکردن لە سەرانسەری دنیا بەکارهێنرێ سوپاس بخوا پزیشکانی دانی ئەمە زۆر بە باشی ڕاهێنراون و خۆشیان ئیتیک و ئەخلاقاتی کەران ئەوەندە بەرزەکە ڕێگە بگرن لە گواستنەوەی نەخۆشی لە هاوڵاتێک و بۆ هاوڵاتیکی تر بەڵام وەک هەموو کارێکی تر کەسێک هەیە زیاتر وردەکار و تونند و تۆڵترە لە کاری خۆیدا کەسێک هەیە کەمتر
بەڵام سوپاس بۆخوا لە کوردستانە باش و خراپمان نییە خەڵکێک کەمتر تومتۆڵە خەڵکێک زیاتر تومتۆڵە پێشوی سەردانی هەر پسپۆرێکی نەگەر پزیشکی هەموو پسپۆرێکی تر دڵنیا بڕێ تومتۆڵە ئەگەر لە پاکەشی شوێنەکەیەتی و پاشەوە ئینجا سەردانی بکە و هەوکردنی جگەری ڤایرۆسی مەرج نییە لە نەخۆشیەکە بتپارێزێ بە هیوای سەلامەتی و دڵخۆشی و هەموو